ئەم سفرەیە دەتوانین بڵین لە سەدا 95 خەڵکی هەرێمی کوردستان بەکاری دەهێنن. لە هەرێمی کوردستاندا 1,150,000 خێزان هەن. ئەگەر ئەو خێزانانە لە هەر ڕۆژێکدا بۆ ژەمێکی نان خواردن 1 مەتر سفرە بەکار بهێنن، ئەوە لە ڕۆژێکدا دەکاتە 3450 کیلۆمەتر سفرە و لە مانگێکیشدا 103,500 کیلۆمەتر سفرە فڕێ دەدەین. سفرەی سەفەریەکان بەکارێدەم، بەس حەزم لەوانی ترە لە قەدیمەکە بەخوا و پاک و جوان نە هەڵەیاتەوە هەوا چزم کچەکان حەزیان لێەوەی تر ناڵەن داینەمەیەکە گیرەمە زۆرم حەز لێە تەمەڵەت خۆمەی سڕمەوە. سفرەی سەفەریەکە پاک و خاوێنترە، ئاسانترە. بیرتان لەو کردێتەوە بۆ نمونە بڵێ ئەمەش زیاتر ژینگە پیسەکات؟ ئەرە وەڵڵا ئەی تەبعاً تۆ هەموو کاتی ئەم نانە ئەخۆیت و فڕیت بۆ نەبانیان مەترێ داخەین، بۆ نمونە بۆ نیوەڕانە بێ بە 2 مەتر، ئێوارانە بێ بە 2 مەتریکە، یعنی تقریبا 5 مەتر. ئەوەی جاران باشتر بوو بەزەوەی ئێستا ئاسانکاریە. نازانم سفرەی سەفەری زۆر بە باش نازانم، بە تایبەتی لەو کاتانەیان کە هەڵیەگری هەر زۆری سعاجە وانەیە لە 385 بۆنەوەی هەر سفرەی سەفەری بێ. سێمە خۆمان تەلەبەی داخلین هەر هەمووی سفرەی سەفەری بەکارێنێ. هەموو داخلەکە سفرەی سەفەری بە. بەڵێ. ڕۆژانە ئەو ڕێژە زۆرەی سفرە فڕێ دەدرێنە زبڵخانەکانەوە. ئێرە زبڵخانی تانجەرۆیە، هەر بە چاو دەیبینیت چەندێک سفرە لێرە فڕێدراوە. ئەمە لە کاتێکدا پێویستی بە 450 ساڵە تا شی ببێتەوە لە ناو خاکدا، سەرەڕای زیانە زۆرەکانیشی بۆ سەر تەندروستی مرۆڤ. سفرەش بۆ بە یەکێک لەو شتە باوانەی زۆر بەکارێ، یعنی هەبینی تەنها شتێکی بەسیتیش دابنێن ڕێک ڕاستەوە خۆ سفرە دانێن. ئەگەر بەراوردیکەی بە کۆن من دەریاندانا حەسیریاندانا دوای ئەیان شۆر دووبارە داێنە نایە. یعنی ئێمە دەوروبەرمان هەمووی مادەی کیمیایی، بەڵام پلاستیکەکان ئەو تایبەتمەندیانێ بەهۆی گەرمیەوە کارلێگەکەن کە کارلێکیان کرد مادەی ژەهراوی دروستەکەن. پێویستە باج بخرێتە سەری، باج بخرێتە سەر هەر مەوادێکی پلاستیکی کە هێتە ئێرە بۆی بە ئاسانی بەردەست نەبێت، بەدیلەکانی بەردەستەوە بێ بەدیلتەبێت. بەدیلەکە شتی ئێمە با بگەڕێنەوە بۆ کۆن، وەکوتم لە کۆنا ئەبینین یعنی بۆچی ژیانێکی خۆشتر تەندروستتر باشتر بوو.